ئەو هێزانەی دوێنێ لە بەغدا لە ململانەکانیاندا لەسەر بەرژەوەندیە حیزبی و کەسی و بنەماڵەییەکان گڵۆڵەیان کەوتووەتە لێژی، ئەمڕۆ لە هەرێم بۆ سەرقاڵکردنی خەڵکی و لابردنی چاوەکان لەسەر یاریە شکست خواردوەکانیان تا نەوتە شەری جۆرا و جۆر لە کۆمەڵی دادگەری کوردستان دەدەن و بەڕاست و چەپدا هێرش دەکەنە سەر سەرۆک و سەرکردە و پەرلەمانتار و کادیرانی ئەو حیزبە. کۆمەڵی دادگەری لەوەتەی خۆی ڕاگەیاندووە لەبەرەی گەل و خەڵکدایە و داکۆکی لە مافی مافخوراوان و شکۆی موچەخوراوان و حەقی بەشخوراوان دەکات. بەڵام ناوە هەندێک هێز و لایەنی سیاسی ماکینەی ڕاگەاندن و میدیای نەوتی و نانەوتی خۆیان لە دژی ئەم هێزە خۆماڵیەی کوردستان دەخەنە گەڕ و سوپای ئەلکترۆنی بەکرێگیراوی لێدنە دەدەن. هێرشەکانی ئەم جاری بەرپرسانی دەسەڵات و میدیا دەربارەکانیان بۆ سەر کۆمەڵی دادگەری لە دوای زنجیرە راپۆرتێکی کەناڵی ئاسمانی پەیام و زنجیرە هەڵمەتێکی پەرلەمانتارانی کۆمەڵ دێت بۆ دەرخستنی شکستەکانی کابینەی نوێمی حکومەتی هەرێم لە دوای 3 ساڵ لە دەستبەکاربوونی. شکستە مەزۆرەکانی حکومەتی هەرێم و دەسەڵاتدارانی پارتی و یەکێتی لە بوارە جیاوازەکانی حکومڕانیدا لەوە دەرچووە پێویستی بە بەڵگەهێنانەوە بێت لەلایەن ڕەخنەگران و شیاوی پەردەپۆشکردن و پاساوهێنانەوە بێت لەلایەن دەسەڵاتدارانەوە. ئەگەر جاران گەندەڵی و پاوانخوازی وەک ڤایرۆسێک پانتایەکی فراوانی گرتبێت و کۆی کەرتە جیاوازەکانی تەنی بێت، ئەوە ئێستا گەندەڵی و خواردنی مافی هاوڵاتیان کراوەتە استراتیژ و گەرانتی مانەوەی سیستەمەکەیانی پێدەکەن. چاودێران پێیان وایە دەسەڵاتداران لە بری هێرشکردنە سەر کۆمەڵی دادگەری و هێزە نەیارەکانی دیکەیان ئەگەر کاتیان بۆ چارەسەرکردنی قەیرانە کەڵەکەبوو چەقبەست و ڕەگداکوتا و دروستکراوەکان تەرخان بکردایە، ئەوە ئێستا بە کردار وەڵامی ڕەخنەکانیان دەدایەوە و پرۆسەکان پێویستی بە دابینکردنی میدیای سێبەر و پارەی خەڵکی نەبوو بۆ بڵاوکردنەوەی چاواشەکاری و بەلاڕێدابردنی ڕاستیەکان. هاوڵاتیان و چاودێران پێیان وایە حکومەت لە بری چارەسەری برینەکانی جەستەی خۆی بە کەم تەرخەمی و پشتگوێخستنی شکستەکانی خۆی زیاتر بە برینەکاندا دەکات. کوردەواریش دەمێکە و توانە کە خۆت ماڵت لە شوشەیە بەرد مەگرە خەڵکی.